هاوسەریەتیەکەمان ژیانی ناو خێزانەکەمان بریتی بێت لە خۆشەویستی و ڕێز کە سەرچاوەی خۆشبەختی مرۆڤ و ژیانی هاوسەریە. چەند پەیامێک عەرزی هاوسەران دەکەم، بە تایبەت پەیامەکەم ڕوو لە خوشکانی بەڕێزە، چونکە ئافرەت کۆڵەکەی ناو ماڵە. ئافرەتی دینداری ژیر و عاقڵ بڕواتان هەبێ بەڕێزان. یادی خۆم و ئێوەی دەخەمەوە، هەمومان ئەلحەمدولillah خاوەن هاوسەرین، هەروەها کچمان هەیە، خوشکمان هەیە. ئەو کاتێک کە کچەکەت بەشودا کە خوشکەکەت بەشودا ئامۆژگاری بکە بڵێ تۆ کۆڵەکەی تەبایی ناو ماڵەکەتی. ئەگەر تۆ وریابی دینداربی ژیر و عاقڵبی بەم فەرمودانی کە خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمویانە ڕەفتار بکەی و هەڵسوکەوت بکەی، دڵنیا بە مێردەکەت ڕێزت لێ دەگرێ، خۆشی دەوی تەبایی بەسەر ماڵەکەتاندا دەبارێ. بۆیە ئەرکی گەورە لە تەبایی ناوماڵدا دەکەوێتە سەر ئافرەتە بەڕێزەکان. خوای پەروەردگار بۆمان باس دەکا ئافرەتی باش کێیە؟ ئافرەتی باش ئایا ئەو ئافرەتەیە کە شەوان شەو نوێژی زۆرە، کە بەردەوام تەسبیحات دەکا؟ ئەو ئافرەتەیە دایمە پەنجەی سوپاس بۆ خوای گەورە زیکرژمێرێکی تێدایە و خەریکی زیکرەکانیەتی؟ ئەو ئافرەتەیە ئەلحەمدولillah دەچێتە مزگەوت و بەشداری نوێژی تەراویح دەکا؟ ئایا ئەو ئافرەتەیە کە هاوسەری هەیە و بە ئیزنی هاوسەرەکەی دەڕوا بەشداری خولی قورئان و بابەتە شەرعیەکان دەکا و لە زانستە شەرعیەکان خۆی بەهرەمەند دەکا؟ ئەمانە هەمووی نیشانەی ئافرەتی چاکن. بەڵام سوود بە مێردەکەی ناگەیەنێ، نابێتە مای تەبایی ناوماڵ ئەگەر ئەو خاڵانە جێبەجێ نەکا کە خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم دایان ناون وەکو نیشانە بۆ ئافرەتی ساڵحە و خواناس کە هەم خوا لێ ڕازیە، هەم مێردەکەی لێ ڕازی دەبێ، هەم خەڵکی بە چاوی حرمەت و ڕێز و گەورەیەوە تەماشای دەکەن. ئەو خاڵانش خاڵی یەکەم گوێڕایەڵی مێردە. قورئان دەفەرمێ فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. الصالحات ئەو کۆمەڵە ئافرەتەی کەوا خوای گەورە خۆی شاهیدی بۆ داون کە بەڕاستی صالحان. ئەی ئافرەتی ژیر و دیندار، وەرە لەم کاروانەدا خۆت تۆمارکە. ئەتەوێ خوا شاهیدیت بۆ بدا، خوا شاهیدی چاکیت بۆ بدا، تاکە خوا شاهیدی چاکی بۆ دای هەموو مەلایکەتەکانی خوا ڕەحمەتت بۆ دەنێرن. واللهی مێردەکەت لێت ڕازی دەبێ و شاهیدی چاکت بۆ دەدا. دڵنیا بە هەموو ئیماندارانی ناسرا و نەناسراو، ئەوەی خزمتە و ئەوەی میوانتە، ئەوەی ناسراوتە و ئەوەی هاوڵتە، واللهی هەمویان ئاماژەت پێ دەکەن کە فڵان ئافرەتە صالحەیە و زۆر ئافرەتی چاکە. خاڵی یەکەم ئەگەر دەتەوێت لە صالحات بی، قانیتاتون بەرامبەر بە مێردەکانیان زۆر چاک، گونجاو و گوێڕایەڵن. زۆر چاکن بۆ مێردیان، زۆر مێردپەروەرن، هەروەها زۆر گونجاون، خۆیان دەگونجێنن لەگەڵ داهاتی مێردەکەیاندا، لەگەڵ دەسەڵاتی مێردەکەیاندا لە ڕووی مادی و دابینکردنی خانوو و جلوبەرگ و پێبژێوی ژیاندا. داوای زیاد ناکەن، بەڵکو ئەو کە مەشکە پەیدای دەکا بە حەڵاڵی هەوڵ دەدەن شتێکشی لە پاشەکەوتکەن. گوێڕایەڵی مێردن، زۆر حرمەتی مێردەکەیان دەگرن، دڵی ناڕەنجێنن. بەڕاستی ئەم ئافرەتە صالحەیە. بەڵێ ئەم ئاەتە پێمان ناڵێ قانیتاتون بە معنای ئەوەیە ژن ورتە لە دەمینایەتە دەرەوە، کۆیلەیە، ژێردەستەیە، خزمەتکارە. نابەخوا پێمان دەڵێ ئەم ئافرەتە بەم ڕەفتارە جوان و سەرکەوتوانە و ژیرانەی خۆی دەکا بە ئاغا و کوێخای ماڵ. والله ئەو مێردەکەی بەکاردێنێ و چۆنی بوێ ئاوا کاری پێدەکا، بە مەرجێک خۆی قانیتات بێ، واتە ژنێکی چاک، گونجاو، بەڕێز، دەربڕی خۆشەویستی بۆ مێردەکەی، گوێڕایاڵی فەرمانەکانێتی کاتێک کە قسەیەکی پێگوت دەڵێ بە چاوان هاوسەری خۆشەویستم، گیانەکەم بە حرمەتەوە ناوی دێنە لەبەر چاوی کەس و کاری و میوان و هاوڕێیانیدا. ئەو گوێڕایەڵی مێردە و مانای ئەوە نییە کە ئافرەت مافی ئەوەی نەبێت ڕەخنەیەک لە ڕەفتاری مێردەکەی بگرێت. نەخێر ئافرەتێک کە خوا شاهیدی چاکەکاری بۆ دەدا و قانیتاتە، مەبەست ئەوەیە مێردەکەی ڕاست دەکاتەوە لە هەڵەکان، چونکە ئەویش مرۆڤە.
مانای ئەوە نییە چاوی بنووقێنێت چاوی ببەستێت لە ئاستی هەموو کارە نەشیاوەکانی مێردەکەیدا، بەڵام چۆن پێی دەڵێ شێوازی تایبەتی خۆی هەیە. ئافرەتی قانیتات زمان درێژ نییە، زمانی زبر نییە، بریندارکەر نییە، ئەزانێت چۆن ڕەفتار لەگەڵ هەڵسوکەوت و خوڕەوشتە خراپەکانی مێردەکەیدا دەکات.